وێنەی مەستوورەی ئەردەڵان شاعیر و نووسەری کورد کە لە ساڵەکانی 1805 تا 1848 زاینی لە شاری سنە ژیاوە لە تەنیشت 99 وێنەی دیکە لە گەلێری شەقام. گەلەریەک بۆ 100 ئافرەتی ناوداری کورد و جیهان کە لە بوارە جیاوازەکاندا شوێن پەنجەیان لە مێژوودا دیارە. ئەوەی گرنگە کە بزانین کە لە هەموو دنیا ئافرەت زۆر بربەستی هێشتا لە بەردەمە، بەڵام وەک ئافرەتی کورد ئێمە هەمیشە پیشانمان ناوە کە چەند بەهێزین و کە چەند لە پێشەوە بووین. لە شەڕی داعشە ئێمە توانیمان پیشانی دنیا بین کە ئافرەتەکانمان چەند بەهێزە، بەڵام ئیمڕۆ حەزمان کرد پیشان بین کە تەنها ئافرەتمان بەچەکەوە بەهێز نییە. ئافرەتی ئێمە وەک راپۆرتەرێک بەهێزە، وەک مامۆستایەک بەهێزە، وەک دکتۆرێک، وەک دایکێک. گەلەریەکە بە پاڵپشتی کونسوڵی هۆڵەندا لە ڕێوڕسمێکی تایبەت لە قەڵای هەولێر کرایەوە. ئێمە بەڕاستی دەمانەوێت ئەمە بڵاو بکەینەوە. بەڕاستی پێمان وایە ئەوە ئەو پەڕی جەختکردنەوەی ئێمەیە کە پیاوان و ژنان یەکسانن لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا. هەرکام لە وێنەکان تایبەت بە کەسانێکە کە لە بواری خۆیاندا شۆڕشێکی گەورەیان کردووە، هەموویان بە یەک پەیامی هاوبەش. خۆت بە. پێم وایە وەڵامی هەموو شتێک بریتە لەوەی کە خۆت بە. هەر کارێک کە دەیکەیت بە پەرۆشیەوە ئەنجامی بدا لەگەڵ باوەڕبوون بە خۆت و خۆت بە. هەوڵ مەدە شتێک بیت کە نیت. هەوڵ مەدە خۆت بگۆڕیت بۆ ڕازیکردنی ئەوانی دیکە. لە ڕێوڕسمەکەدا کۆمەڵێک چالاکی و وتاری تایبەت بە ڕۆڵی ژنان لە کۆمەلگا پێشکەش کرا. هەروەها 20 خانمی گەنج بە کار و توانمەندی جیاوازەوە بەشداری ئەم ڕێوڕسمەیان کرد. ئەژوەکی کچەکە ئێزتی مکارە خۆی نایڤێرێ و بەشداریات vê ڕێوڕسمێ دەکری و هەروە ساژیک و جهێشانازیە کو ژن کو ئافرەت یا پێز بتب تایبەت ئافرەتە ئێزتی یعنی گەلێکا پێزە. گەلێری شەقام بۆ ماوەی 3 ڕۆژ لە قەڵای هەولێر کراوە دەبێت. بڕیارە ئەم وێنانە دواتر گشتی زانکۆکانی هەرێمی کوردستان بکەن. وێنەی ژنانێک کە بۆ بەدەستهێنانی مافەکانیان هۆڵ و ماندووبوونی زۆریان چەشتووە. ئەوان کۆڵیان نەدا و گەیشتن بۆ ئامانجانەی کە دەیانەوێت. تا هەم ناوی خۆیان بۆ هەتایە لە مێژوودا تۆمار بکەن و هەم نمونەیەک بن بۆ ژنانی دیکە تا بۆ بەدەستهێنانی مافەکانیان پێداگری بکەن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و هەولێر.